ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین دوای کردنەوەی خولێکی هاوینەی پەروەردەی بۆ منداڵانی بێسەرپەرشت ئەمڕۆ لە هۆڵی ڕاستی ئاهەنگێکی شایستەی ببوونەی کۆتایی هاتنی خولەکە بۆ بەشداروان ئەنجامدا. خولی هاوینەمان کردوێتەوە بۆ منداڵانی بێباوک بۆ ئەوەی بتوانین ئەو منداڵە بێباوکانەش پەروەردە بکەین. سەرپەرشتاری خولەکە و بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگاکەش باسییان لەوە کرد تەواوی تێچووی خولەکە لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە ڕاشیان گەیاند لە ماوەی دوومانجی خولەکە چەندین بابەتی پەروەردەی و ئاینی بە فێرخوازان درراوە بەنیازیشن لە ئایندا بەردەوامی بەکردنەوەی ئەم جۆرە خولانە بدەن. هەموو کار و پرۆژەکانی کە ئەنجام دەدات لە تەواوی کوردستان لە شار و شارۆچکەکان دیارە هەمووی بە هاوکاری خەڵکی خواپێداوە و من لێرەوە بەڕاستی دەمەوێت سوپاسی خێرخوازان بکەم لە هەموو پرۆژەکان لەوانە و پەروەردەیەکانەوە لە تەواوی خێرخوازان بکەم کە بەڕاستی هاوکارمانن بۆ سەرخستنی تاوی ئیش و کارەکان و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. وە سوپاسی مامۆستایەکانیش دەکەین کەوا بە خۆبەخشانە هاتنە پێش ئەو وانانەی کەوا تێدا خوێندرا بیر و باوەڕی ئیسلامی بوو ئادابی ئیسلامی بوو نوێژ و دەستنوێژ بوو و هەروەها ژیاننامەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کەواتە کۆمەڵێک شتی زۆر باش فێر بوون بە تایبەتی ئێمە گرنگیمان لەسەر دابوو نەریت و ئەخلاق و ڕەوشتە و بەها بەرزەکانی نێو کۆمەلگا کردەوە بەنیازین لە ئایندەدا بەرنامەی تایبەت دابنین بۆ بە بەردەوامی بوونی ئەو جۆرە خولانە لە دەستگای خێرخوازی بەخشین. بەشداروانی خولەکە و سەرپەرشتیاری منداڵانی بێباوک دەڵێن جگەلەوەی بەخشین موچەی ماگانەی بۆ دابین کردوین سوپاسی دەستگای بەخشینیش دەکەین بۆ کردنەوەی خولی پەروەردەیی لەم شێوەیە هاوکات بەخشین دەستێکی ئەمینە بۆ ئەوەی منداڵەکانمانی پێ بسپێرین. بەڕاستی جێگایەکی زۆر ئەمینە منداڵەکانمان نردیتە دەستگایەکی دەستەکی ئەمین زۆر سوودیانم زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەم خوا خێریان بنووسی بێزگەلەوەی مانگانەش موچەمان پێدەدەن گەلک سوپاسان دەکەم خوا خێرتان بنووسی یا ڕەبی. منداڵەکانمان پەروەردە دەکەن مانگانە مەعاشیان لۆ بڕینەوە ئێستا زۆر 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 مەمنونیانین ئەمینن لە دەستەکی ئەمیندانە و دەیان هین و دەیان بنەوە مارێ و ناوم ڕافەن ئیسماعیلە و زۆر دڵخۆشم کە حەمڕەکەم بەنسیب بووە ئەلحەمدولیلا کە توانیم سەد بێنم و حەمڕەکەم بەنسیبی دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم کە دوومان لە دیارەیەمە بوون و هەروەها خولەکەیان لەگەڵ بەردەوام کردنی هیوادارم هەر بەردەوام بن. دڵخۆشم بۆ دی کە یەکەم بووم لە دەستگایەکە حەمڕەم بۆ دەرچوو دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم ئادابەکان فێر بووم چۆنێتی دەستگرتنی دەستنوێژ فێر بووم داوا دەکەم لەو منداڵانە کە هاوینیان بەشداری لە خولی بەخشین بکە لەوە باشترە کە بڕۆینە کۆڵانان و ئەوەی پێ بێ و خولی باشترە. خولەکە لە سەرەتای هاوینەوە دەستی پێکرد کە نزیکەی 200 منداڵی بێسەرپەرشت بەشداریان تێدا کرد بوو جگا لە پێدانی چەندین خەڵاتی جۆرا 3 خەڵاتی عومڕەش بە 3 یەکەمی خولەکە بەخشرا لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەستگای بەخشین توانیویەتی ببێتە پردی پەیوەندی لە نێوان خێرخواز و هەژاراندا جگا لە پێدانی موچەی بەردەوامی مانگانە بە سەرپەرشتاری منداڵانی بێباوک لە ڕێگەی کردنەوەی خولی لەم زۆرەشەوە هەوڵ دەدات پەروەردەیەکی دروستیش پێشکەش بە منداڵانی بێباوک بکات. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.